کێویەکان دروست دەکات و وا دەکات بە ئەستەم خۆراکیان دەست بکەوێت. ڕێکخراوێکی ژینگەیش داوا لە هاوڵاتیان دەکات خواردن و دانەوێڵە لەسەر شاخ و نەوچە دوورە دەستەکان ئاڕۆ بکەن و پۆلیس و لایەنە پەیوەندیدارەکانیش ڕێگری زیاتر بکەن لە ڕاوکردنی باڵندە و ئاژەڵی کێوی. بارینی بەفر بەتایبەت لە ناوچە شاخاوەکان وا دەکات ئاژەڵ و باڵندە کێویەکان بە زەحمەت خۆراکیان دەست بکەوێت، بەوەشەوە بەشێکیان لەنەو دەچن. لە بەرامبەریشدا ڕێکخراوێکی ژینگەیی لە بەیاننامەیەکدا داوا لە هاوڵاتیانیە و ناوچانە دەکات کە بەفریان لێباریوە لە شاخ و شوێنە گونجاوەکاندا خۆراک و دانەوێڵە دابنێن بۆەوەی ئاژەڵ و باڵندە کێویەکان لە مەترسی لە ناوچوون پارێزرەو بن. ئێمەش وەکو ڕێکخراوی سروشتی کوردستان لە ڕاگەیەنراوێکە داوامان لە تەواوی خەڵکی کوردستان و ئەو ناوچانەی کە بەفر گرتوێتیەوە هەوڵ بدەن لە پێناو پاراستنی ئاژەڵ و باڵندە و پەلەوەرەکاندا بتوانن خۆراک و دانەوێڵە لە ناوچە ڕەشەکان یاخود لەسەر بانەکانیان یاخود لەسەر چیاکان دابنێن لەو پێناوەی کە بتوانرێ و ئاژەڵ و باڵندانە بپارێزرێەوە. ئێمەش وەکو ڕێکخراوی سروشتی کوردستان بەردەوامە بین لەوەی کە بتوانین ئەو ناوچانی کە بەفری لێباریوە بتوانین بەپێی توانایی خۆمان دانەوێڵە و خۆراک لەو ناوچانە دابنین لە پێناو پاراستنی و ئاژەڵ و باڵندانە. یەکێک لە هۆکارەکان بۆ جوانبوونی سروشتیەر ناوچەیەک زیادبوونی ئاژەڵ و باڵندەی کێویە. هاوڵاتیانیش ئاژەڵ و باڵندە کێویەکان بۆ سروشتی کوردستان بە گرنگ دەزانن و داوەش دەکەن کاری زیاتر بکرێت بۆ پاراستنی ئاژەڵ و باڵندەکان. کۆمەڵێک کەس هاتوونە دەسەر ئەم شاخانە لێرە باڵندەی کێوی لەسەر ئەم شاخانە زۆرە لە کوردستانە. تەمان هەموو ساوانی سروشتی کە لەوانە باڵندەکان ئاژەڵە کێویەکان ئەمە پێویستە پارێزگایران لێ بکەین، پێویستە یارمەتیان دێن بەتابەت لە کاتێکی وا کە سەرما و سۆڵێ و بەفرە ئەوان خواردیان دەست ناکەوێت. سروشتی کوردستان بۆ ئەوانەوە جوانە، یعنی هەوڵ نەدەین لە نایان بەرن بۆ ئەوەی سروشتی کوردستان جوان بێت. گرنگی ئاژەڵ لە هەموو وڵاتێکا گرنگی خۆی هەیە. ئاژەڵ و پەلەوەر لە وڵاتی خۆشمانە تا ڕادێک خەڵک بەو ئاسە نەگەیشتۆ بڵین گرنگی بەو بوارە بدات. هیوادارم داواکارم لە خەڵکی کە گرنگی پێ باو لەم کاتێشکە کە بەفر و سەرماسۆڵێکی زۆرەیە گیانداران و پەلەوەرەکان خواردن و شتیان کەم دەستەکەوێت بعد زەحمەت دەستیانەکەوێت. داواکارین لە خەڵک ئەگەر بتوانێت بەپێی هاوکار خۆی بەپێی توانای خۆی کە هاتە سەر شەخسەدان ئەم شوێنانەی کرد لەگەڵ خۆیان دانەوێڵە بێ خواردن هەر شوێنەوێ ڕۆی بکات لەسەر و شاخە. ئەوانەیە تاوکو ئێستا وڵاتیان تەناوڵیان دابێ ئاژەڵ و باڵندەی ماڵی لە مەترسی لە ناوچوون بپارێزن. بێگوێدانە گرنگیان بۆ سروشت هەوڵیان نەدابێت ئاژەڵ و باڵندە کێویەکان بپارێزن. ئەمەش لە کاتێکدایە لە کاتی بارینی بەفر بەتایبەت لە ناوچە شاخاوەکان ئاژەڵ و باڵندە کێویەکان بە زەحمەت خۆراکیان بۆ خواردن دەست دەکەوێت، بۆ هۆیشەوە بەشێکیان لەناو دەچن. پاڤێڵ عەبدوڕحمان کێنێن دەربەنی خان. بەڕێزان بۆ قسەکردن لەبارەی پاراستنی ئاژەڵ و باڵندە کێویەکان و گرنگیان بۆ سروشتی کوردستان و دەستخستنی خواردن و دانەوێڵە بۆیان لە